لە یەکی چوارۆ ئێمە دەستەکەین بەداشە ئەرز پێڵێن پاراوکەین وەکو وڵاتی خۆمان قسە بکەین ئەرزەکە پاراوەکەین جواندای چەڵوگەی تێشێنین ئیتر هەر کەس بە گوێرەی حیسەی ئاوەکەی خۆی ئەتا و ئەرمی تاوەکی لە 25ەوە دەست ئەەکەین بەڕینەوەی هەتا بیداتی 11 ئیتر ئەرزەکانی لا ئێمە زۆر و شارەزور نابڕێت لەبەرەوە کە سەمادی ناکەین ئەرزەکە هەر ئیتر سروشتیە و جوانە 150 160 ئیتر بۆی هەیە 170 ببڕێ برنجەکەیشی ئەوە ڕیکلامەکەیشی کەیبینی خوا ئیزانێ خوا ئاگای لێ دەرەجە 1 برنجە ئەو جابازیان مەشهور بوو بانی خێڵان قەنەعەتی بێ ئەم لە بانی خێڵان و بازیانی ماقوڵتر و بە تایبەتی بەشی شەوتان برنجەکەی بێنێکی تایبەتی تایە برنجەکەی بێنێکی تایبەتی خۆی تایە والله سەرەتای من مانگی تقریبا مانگی 4 دەستکەمە جۆماڵکردن بۆ پاکردنەوەی جۆماڵ جۆگەکان باشە دوای ئەویژە لە تقریبا ئیتر کە زەلام کەوتووە هەیە لە 1/5 لە 24 لە 5/5 منی ساڵ لە 25/5 کردومە باشە ئیتر دوێ من لە درەو لێ بوومەتەوە ئەمی ڕۆکە ئەوە ژمانەیە درەنگ کراوە درەنگ لێ ئەبێتەوە بە حکمیەوەی تر ئاو کاتانەیتر لە تقریبا لە 15 ئێمە دەستکەین بە درەوکردن باز بۆ خوا لێمە لە خۆمان زیاوە ئەژی فرۆشین و ئەگەر بێت و دەعەم بکرێن و جۆگەکانمان بۆچی مەدۆکەن و سەمادمان بنێ و یارمەتیمان هەیە سێمە سەمانداگەن بە تەڵ و کۆ یارمەتیمان بن بۆ جۆگەکان و بۆ ئەیسا ئالەم ژوور خۆمانەوە بەنداوێکمان بۆ بکەن هەتا ئەشێتە شارەزور پێی بەراوە بێت ئێمە لامان لێ نەکراوە ئێمە ئیبادە بین بەدەست ئەمۆزەوە کاگە فەرموو ئەم زستانە هەموو ئاوەیەت و ئەڕوا بە بەلاژ ئەڕواشێ بۆ جنوب بەشێ بۆ باخ و بەغا و باشوور و خواروی عێراق نایمە وڵا سوپاس بۆخوا لە ئیشوکارەکانمان رازین و سوپاس بۆ خوا گیان زۆر سوپاسی خواکەین حەمد و سەنا بۆ خوا لنا رشمالي خيلان لناوشيلي قران كيجا كردي چاوكدي بولاي دلدار بوجي جوان بچر پودا